بەخۆشحاڵی و زۆر کات ئەبینین کە بەشێک لە ڕۆمانە هەرە دیارەکانی زمانە زیندوەکانی جیهان وەرەگێڕنە سەر زمانی کوردی و زۆر کاتیش ئەبینین کە خواسێکی زۆری لەسرە و خوێنەرێکی زۆریشی ئەبێت لە ئێستا بەخۆشحاڵیەوە بە بڵین یەکێک لە نووسەر یاخود بڵین شاعرە تایوانیەکان کە یەکێکە لە قەڵەمە هەرە جوانەکانی نێو ئەدەبیاتی تایوان و لەلایەن زۆر بەڕێز دلاوە قەرەداغیەوە وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی جای ئەوەی کە ئێمە زۆر کات بە بڵین ئەدەبیاتی وڵاتانی ڕۆژئاوا ئاشناین بە خۆشحاڵیەوە ئەمەش هەنگاوێکی زۆر گرنگە کە بتوانین جارێکی تریش بە بەشێک لە شاعرانی وڵاتانی ئاسیاش بێگومان ئاشنا بین دیارە خۆی بڵێن بابەتی وەرگێڕان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و وەرگێڕانی شاریش بێگومان ئەرک و قورسایی خۆی هەیە و ئەم بابەتانەش هەم بۆ ئاشنابوونە بە ئەدەبیاتی وڵاتانی تر و هەم بتوانین لە ڕێگەیەوە ئاشنا بین بە نووسەران و بە ئەدەبیاتی بەشێک لە وڵاتە هەرە دیارەکانی جیهان و لە ئێستاشان لایەن زۆر بەڕێز دلاوەر قەرەداغیەوە هەڵبژاردەیەک لە شاری یەکێک لە شاعرە هەرە دیارە تایوانیەکان وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. لەژێر ناوی لێگەڕێ با بەدەنگی بەرز بخوێنێتەوە شاعیر و وەرگێڕی دیار دلاوەر قەرەداغی هەڵبژاردەیەک لە شعری شاعری تایوانی یانگ مو دەکاتە کوردی و بەم زوانە چاپ و بڵاوەکرێتەوە. دلاوەر قەرەداغی شاعیر و وەرگێڕ ڕایگەیاند هەڵبژاردەی شارەکانی شاعری تایوانی یانگ مو بە پێشەکی چینۆلۆگ و وەرگێڕی کتێبەکەوە یۆران مال فێست لە زمانی سویدیۆ وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و بەم نزیکانە لە پرۆژە جوانەکەی زنجیرە کتێبەکانی باڵندا چاپ و بڵاوەکرێتەوە وتیشی کتێبەکە 44 شعری ئەو شاعری لە خۆ گرتووە کە لە نێوان ساڵانی 1950 تا ساڵی 2010 نووسراون. ڕوونیشی کردەوە یانگ مو لە ساڵی 1940 تاوەکو ساڵی 2020 لە پێشەنگەکانی شعری تایوانە. یەکەم کۆمەڵە شعری لە ساڵی 1960 بە ناوی لای کەنار چاپ کردووە. پاشان 13 کۆشعری بەدووادا هاتووە کە دوانیان لە ساڵی 2010 بووە. ئاماژەی بەوەش کرد هەک بە ئەدەبیەکەی یانگ مو جگە لە شێعر ژمارەیەکی زۆر وتار و وەرگێڕان و دەقی ئەدەبی لە خۆگرە.